شاهۆ بەسەوزیە چنوور و لۆوە ئەماوە پێشواوە دڵەکەی من تۆوە ئەماوە پێشواوە باڵاکەوتووە ئای بدیە پەی نزاز چەنێ دڵگیرە داخی داخانیم دڵەکە و من پیرە داخی گرانیم دڵەکە و من پیرە ئای بدیە وەتەنم گیان گریاڵە و یاڵیە بادڵەکەم بڕێە جەگیری خیاڵیە بادڵەکەم بڕێە جەگیری خیاڵیە ئای هینە خەیری وەنیە من دوورم جێتووە هینە خەیری وەنیە دوور جەیارانیم چون باخچەی بی ئاوە تەژنەی بارانیم چون باخی بی گوندی نزاز کەوتۆتە هەورامانی ژاوەرۆ سەر بە پەخشی سیروان و پارێزگای سنەیە 40 کیلۆمەتر لەو شارەوە دوورە ئاوایی نزاز 130 ماڵی تێدایە و لە 650 کەس پێک دێت دراوسێ گوندەکانی بریتین لە دۆڵاو میراو نیەر تاو تەنگیسەر وەسێ شێوەزاری دانیشتوانی ئێرە سۆرانیە کشت و کاڵ و بەختداری و هەنگداری پیشەی سەرەکیانە مێژووی ئەم گوندە لەگەڵ مێژووی هەورامانی ژاوەرۆدایە و بۆ 1400 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە بەهۆی بوونی پاشماوەکانی شارستانیەتی ئیسلامی وەک مزگەوت و هەندێک گۆڕی چواردەوری ئاواییەکەوە دەتوانین مێژوەکەی دیاری بکەین ئەمەژەوە ناگەێنێت بەر لەو بەروارە هیچ بەڵگەیەکی شوێنەواریمان بەدەستەوە نەبێت بەڵکو چەندین گۆزە و ێسک و پروشتی مرۆڤ دۆزراوەتەوە بەڵام تا ئێستاش هیچ لێکۆڵینەوە و کنەکردنی شوێنەواری تێدا ئەنجام نەدراوە باقی وەسەلام کە ژان و کیوەوان باقی وەسەلام کە ژان و کیوەوان داخم ساڵێ تر وەتەنگیان کە بێتان میوەوان داخم ساڵێ تێرێ کە بێتە میوە ئەوەی نزاز بە 130 خانەوار جەمعیەتەوە 20 خانەواریش فەسڵی کە زۆسانگەلا چنە شارسنە لە 40 کیلومتری شارسنەوە بەخش سیروان شارسنە و نزاز جز و هەوراماناتە با تۆجو بۆیگە هەورامانات بە 3 بەخش تەقسیمەوێت بەخشێکی هەورامانە لەهۆنە کە کرماشان جز و ئۆسانە کرماشانە و بەخشێکی هەورامان تەختە کە خۆدە هەورامان و لەوە لای منتەقەی ژاوەرویج هەر جز و هەورامانەتە و بە 2 دەستە تەقسیمەوەی ئەویج بەخشێکیان کە ئێمەین ئەم منتەقەیەمە بەناو ژاوەروی سنە و بەخشی تری جێگەڕێتەوە بۆ ئەودی و پایگەلان و بێساران و ئەم منتەقە گەلەسە ئەوەی نزاز هەروە عەرزتم کرد 130 خانەوار جەمعیەت 130 خانەوارە 600 نەفەر دا 650 نەفەر جەمعیەت جوژ و شارستانە سنەس تۆجو بۆی کە ئەوایی نزاز گەرمە نسبەت بە ئەوەیەکان تر لە شار سنە گەرمە ئەوەی نزاج بە 2 قسمەتە یەکێکی سەردسیریە لە بانکێفەکانەوە قسمەتێکی چی کەنار ڕۆخانە کە ڕۆخانەی سیروان لەبەر ئاوای نزاز و عبورەکات لە ئاوای نزازە فرد جۆر مەحسوول بەرهەم تێت بخصوص هەروە عەرز تووفەرەنگی قبلەن کە تووفەرەنگی فرە باش بوو لێرە تۆجو بە گەرمی ئەو کەنار ڕۆخانەی نزازە مردمی ئیسە فرەتر بە هەنار هەنجیر لە سەردەسیریەکان و گوێز شێڵانە براڵوو گێڵاز بەهەرحاڵ بۆت بێژم بە هەرچی نوع مێوەز لێرە حتا ئێمە ئیسە جەدیدەن پستە ئەو وەختە خورمالوو زەیتون بالاخرە هەوا کولەن نسبەت بە ساڵگەل گۆزەشتەوە بە قەدیم مقداری هەوا گەرم بووگە ئەو جۆرە دەختگەلیچە لێرە بەرهەم تێن ئاوای نزاز بە زوان سۆرانی قسەکان دەوروبەرەکانیشمان بە ئاواییگەلێ تا لەبین ئاواییگەلێ تا و دۆڵا و وەسێ و مێرا و هەنیمنە قەرارمان گرتیە
کە لەناوەمانە ئاوایی نزات سۆرانیە و مێرا و هەنی من بە زوان سۆرانی قساکەن وەێ تا و دۆڵا و وەسێ بە زمان هۆرامی قساکەن. لە فەسڵ بەهارە لە ئیسفەندا ئیتر ئێرە سەوزە اتفاقا مردم فرێشتێن هەر بۆ لە تەحتیڵاتە لە جومعەگەلە مردم فرەتێن بۆ ئێرە بۆ تەفریح و بلاخرام ڕوخانەی سیروانە هەست لێرە سەرۆنزازێکمان هەست بە ناو سەرچاوکەی نەزاز کە کانیاوێک فرەجالب و منشوری هەست سەوزایی فرەجالبی هەست بافتە ئاوایی هەست بلاخرە سەرسەوزی ئەم منتەقە لە ئیسفەندا فرەجالبە بۆ تەفریحگا و کاروا عرسم کرد مردمێت واقعا فرێشتێن بۆ ئێرەگەلا لێرە هەر مردم زیندگیان کردێگە وەلی خۆ بیسە حاڵحازر بێژم تەنگیسەری هاتیە نیەری هاتیە کە بە هۆرامی قساکەن وەسەی هاتیە دۆڵاوی هەست تایی هەست لێرە لەم ئاوایگەلە هاتێگەن وەلی خۆب لە عەسڵان نەزاز با تۆجو بۆیە کە مزگتی عەبدوڵاییمان هەست و خدمەت تاریخێکی هەست ئیسە بێژین لە لەحاز ئەسنادۆ سەنەدێک یا تاریخێک بێژی ئەمە سابتە لەو تاریخەولا نا وەلی با تۆجو بۆیە کە عرستم کرد مزگ عەبدوڵایی کە خۆی دلیل بەر 1400 ساڵ قەدەمەتە کە لێریچە بووە ئێژم کە مەسەڵەن لەو زەمانیشە حتممە جەمعیەتێکی بووگە کە لێرە مزگتی عەبدوڵاییان دروست کردێگە کە حتممە جەماعەتێک بوێت و جمع و جەماعەتی بگەڕنێ هەر لە لەحاز خدمەت ئاواییە و عرستم کرد زیارەتە لانگەلی بێحەد فرەمان هەست مەسەڵەن ئایسە 130 خانەوار ئاوایی کە هەز لێرە باوەڕ بێمە لە دە گۆشەوە زیارەتەڵانمان هەست زیارەتە لانگەلی فرە قەدیمی ئەو وەختە ئەمانە شاید 3-4 نەفەری لێنا دەفن کردیاگەن ئیتر ئەمانە دلیل بەر خدمەت ئاوایین. ئاوای نزات خۆمان بە زوانێ سۆرانی بەحسەگەین قساکەین هاوساکانیشمان بە دەروبەرە ئەمە دۆڵاوە لە دەستی ڕاستمانەوە لێریشە تاز هۆرامی زوانە دۆڵاویش هەر هۆرامی زوانە ئەچینە خوارە لێنا هەنی منە سۆرانی زوانە بازم مێراوە ئەویش هەر سۆرانی زوانە وەلی نیەت لەو بێنا لە بێن تەنیسەرە ئێنا هۆرامی زوانە تەنیسەریش هەر سۆرانی زوانە خەڵکی ئاوای نزات مەخسوس باغداری و کەشاوەرزیە شوغڵیان بیشتر لە فەسڵ بەهارە تۆفەرنیەکەیان توابوو ئەخوا بە ئەم شێڵانە و گیڵاس و ئەمانیانە هەست چون سەردەسێریکە لە دوو قسمەدا قەراریگە دێگا سەردەسێرمان هەست گەرمیانیشمان هەست قسمەت گەرمیانەکە ئەم تۆفەرەنیە و گیڵاس و شێڵان و شتێ هەست لە سەردەسێرەکانێکە گوێزە و بێ و ئامانمانە هەست لە کێسانەکانە لە بەهارە لە ئیسفەندا ئەم قسمەت خواری چون گەرمیانە لێرە شروعەکەنەوە بۆ کاروبارە لە ئیسفەندا تا ئەخواتە ناوڕاستمانگ بەهار و کێفسانێکی هەست لە حەداقل لە مانگی بەهاریشی بەفریشی هەست هەشتا کێفسانەکانی ناگرێتەوە ئاوایان زەست چۆن ئاوایەکی کۆنا لە زووە هەست مزگتێکی هەست مزگتەکە تازە عەبدوڵاییە خەڵکەکانیش بووگن مەسەڵەن لە تەنیسەرە بووگن هاتینە سەر نزاز لە وەسیە و هەن لە سەرچی و هاتێگەن لە 3-4 ئاوایەکان دەروبەرە هاتین لێرە جەمە بووگن و لێرە زیندگیەکەن دلیلی ئەو بووگە ئێرە زەوی نوزارێ فرێ بووگە لەو ئانە کشت و کاڵ ئەم گەرم و مەلموشتە بووگە لە جێگەل وەک تەنیسەر و ئامانە ئەوە جێگەل کەشاوەرزیان نەگە بۆ ئەم گەرم و هێنوشتە مردم هاتیگەن لێرە بە ئەم گەرموشتە چون ئەو وەختە زەمان ئەم گەرم و سخواڵکردن و دار و ئەمانە بووگە ئەریچە چون جەنگەڵدار بووگە هاتیگەن لێرە خۆیان سەرگەرم کرێ بەم دار جەنگەڵ و هێنوشتە و ئانە زەمان سخواڵکردن شتە بووگە هاتیگەن لێرە جەمە بووگن لێرە جێمەن بووگن و لێرە زیندگیەکەن بەخەوان دەزوێژ دەسی و نەناڵە دەسی و نێناڵە بەخۆڕازێنان لەگیان چەنی گۆراڵە چەنی گۆراڵەگیان ئەو چەنی گۆراڵەوە کۆساڵانێکم چشۆ سێرامان
چشو سرامان سرتا پارش پوش سرتا بدامان سرتا بدامان یان او سرتا بدامانی خاتو شەیدا دانیشتووی یاوایی نزازە کەش و هەوایەکی کوردەواری لە ناو باخەکەیدا ساز کردووە بە شێوەیەکی کۆن و کلاسیکی ڕووبە هەنار دروست دەکات ئەندامانی خێزانەکەی هاوکارن لە کارەکەیدا جار جار ئاگرەکەی بۆ خۆش دەکەن و هەنارە ترشەکانی بۆ جیا دەکەنەوە و ئەیتەچێنن دواترەویش بە شێوازی خۆی ڕووبە هەناریان لێ دروست دەکات بەشێک لە ڕووبە هەنارەکە بۆ وەرزی زستان هەڵدەگرن لەگەڵ زۆرێک لە ژەمە خواردنەکاندا بەکاری دێنن ئەوەی دەمێنێتەوە لە بازارەکاندا دەیفرۆشن لە ئەوەڵمان بەهارەتینە ناو باخ ئەوەڵ شروع کارمان کارکەشازی بژارکردن و تەڕەکا وەشاندن بەشۆنەوە تووە فەرەنگۆچنین و بەشۆن تووە شێڵانۆ و سێف و بێ و یێڵاس و ئەم چدگەدا لە شۆن ئەمانی چۆیتر شروع بۆیە کە سرکەی سێفی لێ ئەگرین و هین بێ و مەدەبا درۆستکردن و ڕەب هەنار کوڵاندن و ڕەب تۆمانتێز و خەیارشۆر و ئەم چدگەدا کولن گشتمان ژن ئەم ئاواییە کولن گشتمان هاوکار پیاگەکانین خۆمان و مناڵمان بە یەکەوە هاوکاری لەناو باخە کار دەکەین بە هاوکاریەکی چۆ مناڵ پەروەردا ئەکەین ئەیدە حێوانداریمان کە نییە وەدەم کارکەشاوەزی کولن گشتمان بە یەکەوە هاوکارین ژن و پیاگ و مناڵمان ئەم ڕەب هەنارە وەختی تیرینەوە پیاگان دەچن بە خۆت دارەوە دایەگرن تێرینەوە بە هاوکاری یەکەوە دایەک تەکنین و ئەینینەبان ئێکۆڵنین ئەو وەختەی دەڕەب هەناری لێ درۆستەکەین خۆمان لەناو هەچی غەزاز ئیستفادەی ئەەکەین کە بە خاڵی جار ئیستفادەیەکەین لەسەر سفرەوە بە خاتر تەنزیم خوێنوشتا باقی هەرچێکیی ئیزافە بوو ئەیفرۆشین هەنار دیارترین بەرهەمی باخداری یاوایی نزازە ئێستاش وەرزی پاییزە و کاتی پێگەیشتنی میوەی هەنارە بۆیە دانیشتوانی نزاز سەرقاڵی ڕنین و کۆکردنەوەی هەنارن هەنارە باشەکانیان لە بازاردا دەفرۆشن ئەوەی دەمێنێتەوە جیای دەکەنەوە بۆ ڕووبە هەنار درەختی هەنار بە شێوەی قەڵەم دەنێژرێت ماوەی 3 بۆ 4 ساڵ دێتە بەر هەنار لە چاو درەختەکانی تردا ئەرچی کەمترە هاودێران و بژارکردن گرنگترین ئەرکەکانی باخە هەنارە خاک و کەش و هەوا کاریگەری لەسەر بەرهەمی هەنار هەیە زۆربەی ناوچەکانی هەورامان گونجاون بۆ بەرهەمهێنانی هەنار هەنار مێوەیەکی تایبەتمەندی بۆ منتەقا با تۆژە بە ئاوهەوای کە هەست لێرە هەنار بۆرە فرست سازگار بووگە و فرێج مناسبە ئەیسام دوونەوە هەنارال بوومین لە قبل ئەمە هەرش نەفتەیمانە بەدەم باوکو و باوامان و ئەم دوونەوە هەنارە هەرهین بوومی ئەم منتەقە بووگە سن عگەلێک تریش هین ساوە هاتێگا هین مناتەگەلە تریشیان هاوردێگا ولی ئەم دوونەوە لێرە فرست سازگار بووگە لە نەزەر سەمەرەوە لە نەزەر مەقاوم لە بەرابەر نەخۆشینەکانەوە فرست سازگار بووگە و لێرێمە ئیسفادەمان لێ کردێگەوە ئیسفادەی بەهرەبەردارێکی باشێکی هەست ڕەوەندە هەناریش لێرە بوو ئاویاریەکەی ئێمە چون منتەقەی کەمێک گەرمترێگا هەمیشە لە هەفتێگا یەک دەفە 4 ساعتی لە 5 ساعت ئاویاریمان بۆی هەست تقریبا 5 ڕۆژ 4 ساعت یا 5 ساعت ئاویاریمان بۆی هەست فصل هەرس و بەرداشتی جا لە آخر مانگ یعنی ئسفەند بەسەر آخر ساڵ ئسفەند هەرسکردنی لە قسمەتگەلێ خواریۆ بۆ هەرسکردن و شتێمانە ئیسفادە ئەکەین و ئاویاری و لە کودگەلی شیمیایی ئیسفادە ناکەینێمە بۆیان بۆ فشۆکردن و هەرسچنین و ئەمانە ئیسفادە ئەکەین لە کود حیوانی تا فصل بەرداشت کەیترێگەوەیتە ناو پاییزە لەم فەسڵە زووتریش ئەلبەتە شروع ئەوێت ئێمە فەسڵ بەرداشتی شروع ئەەکەین ئەوەی کە وا باشە بەدەر بخۆرە یا درشتە جێەکەین بۆ تازەخۆری بە سوێت بە سەبەنیگەلێک خاص ئەودە بە سەبەنی خاص بە خصوصێکمان نییە لە ئێرە چون متەسفانە پشتیوانێکی نییە هەر لە کارتۆنگەلێکی بۆ ئیسفادە ئەکرێت باقیەکەی چی کە ئامێنێتەوە لەم فەسڵا کە مقدارێک توو لە کێشەی هەوا سەرما شعود و باران ئەوێتە باعث ئەوە کە کامڵتر ئەگەیت و ئەیشتڵیشی بۆ ڕەبهەنا ئیسفادە لێگەن یعنی تازەخۆریەکەی لە واقع ئاشتە بازار بۆ تازەخۆری درشتەکانی
ڕێز و دەرەجە دووەکەیشی ئەمێنێتەوە بۆ ئەم فەسڵە بۆ ڕەبهەنار ئیسفادەی لەکەن بۆ ئەفرادگەلێکە وا نیازمەندن بۆ ڕەبهەن خۆمان ئیسفادەی لەکەین هەم عینە بازار کورسانی. ئەرک و زەحمەتێکی تایبەتی بە خۆی هەست. ئەیسا لە دانیانەوە لێرە بە سوێتی قەڵەم دایەنێن یانەوێتە شاخە ئەوەی کەوار تۆجن بە قەڵەم یا بە سوێتە شاخە دایەنین و دوای ئەوەیشەکە ڕەوەندە ڕۆشتی بۆ 3 ساڵ ئیلا 4 ساڵ ئەم جاتی دەبەهرا یعنی 3 ساڵدا 4 ساڵ ئەمە لێرە خۆمان دەمەنیاگە دوای هاتێگەسا سەمەر بسری ئیسلاحگەلی هەز ئەوتە لە قسمەگەلی خواریەوە نە لە بانیەوە چون سەر شاخەی هەنار بە کولی ناوێ بکرێت ولی لە قسمە ژێریا ئیسلاحکردنی هەز ئەو لایشی زەوینەکەی بۆ ئامادەکردنە فشۆکردنەوە و هەرسچنین یا گیاگەلی کە غێرەتینەوە مەزاحمی تا ڕۆشتی کامڵەوێت ئیتە ئەو لا نیازێکی بە ئەومە بۆ گیاوشتە مەزاحمی ناوێت و ڕەوەندی ڕۆشتی بەم جۆرە تاخی لێرە لە ئاوای نزازە لە سەر هەنار بە کولی خۆ ئەرسم کرد لە قەلوچەوە سریکە دەرەجەیەکی ئەڕێ بۆ تازەخۆری دەرەجەی 2-3شی ئەمێنێتەوە بۆ ڕەبهەنار ئێتە بۆ ڕەبهەنارەکەیش بۆ دۆشا دوون ڕەبهەنای لێ دروستەکەن لێرە یەکێکی دۆشاوە کە زەڵاڵە یەکێکیشی مقداری هەسترێکە ئەو ئیسفادەی لێەکەن ئەو لایش بۆ دانەکەیشی ئەوەن سری خەریداری هەزیت نازانم ئەو بوشی ئیسفادەی لێەکەن لە دانەکەیی خەریداری هەز ئێوەن توکاڵەکەیکی سریک بۆ ڕنگ و بازی مەسایلگەل ئەوی ئیسفادەی لێکرێت یعنی لە وەقعگە تو بێ هەنارێک تواشا بکەیت شتێکی بە عنوان زایعە نییە بچێت. هەنگداریش بەشێکە لە کار و پیشەی دانیشتوانی ئاوایی لە مەرزەدا هەنگاوانەکان زیاتر خزمەتی هەنگەکانیان دەکەن و ئامادەکاری بۆ بڕینی هەنجوینەکەی دەکەن. یەکێک لە گەنجەکانی ئێرە هەنگەوانە و باز لە دەستپێکی کارەکەی دەکات هەنگاوەکانی گەشەکردنی پیشەکەی باز دەکات ئەو دەڵێت ڕازگۆیی بنەمای مامەڵەی نێوان هەنگەوان و کڕیارەکانیەتی. هەنجوینی سروشتی و خاوێن زیاتر کڕیاری هەیە و خواستی لەسرە دەشڵێت بە درێژایی ساڵ تەنها 2 مانگ بەخێوکردنی هەنگ زەحمەت و ماندووبوونی هەیە. چەند جۆرێک مێشە هەنگ لە هەوراماندا بەخێو دەکرێن و هەر یەکە و تایبەتمەندی خۆی هەیە. لە وەرزی هاویندا دەگوازرێنەوە بۆ کوێستانەکان و لە وەرزە ساردەکاندا دەهێنرێنەوە نزیگاوایی. ماوەی 7 ساڵ 8 ساڵە خەریک کار هەنگم لە ساڵ تقریبا نەوەکانەوە دەستم پێ کردی ئەلبەتە بە هەجری شەمسی دەستم گرێ بە هەنگ ئەوەڵدەفە هەنگێکم سند فقط بۆ ماڵی خۆمان. علاقەم بوو بە هەنگ باوگشتم زوو کار هەوانیان کرد مشە قسەیان لەسەری کردو بوو من وەلە من هیچێکم لێ نەئازانی حەزم گەر وا هەنگێکم بێ بۆ خۆمان و بیلاخرە و سونەتە زیندووکەمەوە ئاتم دانەدوانی هەنگم سند دامنیا وتم باوکم متەوەجیانەوێت و باوکم هۆشیا پێیانەوە باوکم بەنابەرەگە پایکی نەو نێتانی بڕێتە دەور هەنگەکانە خۆم مەجبور بووم چمە دەوریانە یەواش یەواش وردە پرسیم لەم و لەو بزانم چە بەچە زمانە سەرم لە کار هەنگ دەراول ساڵ ئەوەڵ تانیم 7 کیلو هەنگوێنم بێت نەمتانی واقعا لە بازاڕە بیفرۆشم دانیا و مەسرە خۆمان مشتری منە و کەس نەمێناسی دا ماوەیەکی پێچ و بۆی خوارێ ناو سێمین ساڵ لە ساڵ سێمە چکێتر هەنگەکان هەر ساڵێک دانێ زیاکەن بە سورەت تەبیعی خۆیان هەر ساڵە دانێ ساڵ هەست 2 دانە ساڵە جەز ممکن هیچێک زیان نەکەن ئیزافە نەکەن بەجنان پورەنان وەلی ئەوان زیایان کرد لەوە 3 ساڵە ساڵ سێوەم بوونە دەدانە لە دەدانەکە چکیاوە هەنگوێنم گرت تواشام گرت چە باشە ئەرزشی هەست پرۆمۆشنیا یەواش یەواش دەستم بگرت پەرم بێدا داپارێکە بوونە 30 دانە ولی بەخاتر هەوای خرا و شەرایەتگەلی خاص خۆی نەمتانین پێم 30 دانەکە 10 دانیان لە بین چوو ما بە 20 دانیان ئیمساڵەوە 20 دانە بوونە سە نزیک 35 دانە 40 دانە ئێداوا خەریکین ولی ئەمە لە پاڵ کار کشاوەرزیە هەست لە پاڵ کار کشتتوکاڵە بۆ پاڵ کار کشتتوکاڵەکە فرە باشە بنیام وەختی هەست ئەپێچێ پیان و ئەتانێت بگەیت پیانە چون بۆ زەوینەکان بۆ کشتتوکاڵەکان بۆ دارەکان خۆیی هەر فرە باشە هەنگەکان کار گەردەفشانی کار گەلێتر هەست کە بۆوان ئەکرێت ئەنجامیان ناوباخەکە بۆ خۆیان
ئەم زەحمەتی فقط شاید 2 مانگ بێت 2 مانگ ئەزیەتی هەست فقط ئەوەسە ئیتر لەوە لە هیچ کارێکی نییە هەنگانەوە خۆی بن لە خەریکە کار خۆیەکات زندگی خۆیەکە منجام لێرە هەنگ بە پای جانەوەرگە لەترە پێ حیوانگە لەترە وەک پەز یا چێتگە لەتر ئاواینا بژین باش ئەم باش یا پەزنا پەزەکە شاید باشتر بێ وەلی ئەم شتێکی هەست ناپێکی بمەوە فەرزەن لە پاڵ 50 دانە هەنگا ئەتانی 100 دانە پەز ئەنجام بیریت ناپێکی پێ 100% بۆ دەرامەدی فرە باشە بە تایبەت ئەگەر پتانی لە تەک مشتریەکانە ڕازگۆ بێت و چت باشیان پێ بێتێنە بۆلات ئەگەر نا شتێکیان پێ بێ خراپ بێت و شەکەری بێتی ئەمانە مشکوک بن لە یەک زەڕە مشکوک بن لێت نایەنەوە مشتری واسە ئەچێت پەزێشا چت باش بیریت بێتە تەحویڵ مردمیش باش استقباڵی لێوەکەن بۆ دەرامەدیی فرە باشە وەلی لە پاڵ کشاوەرزیە لە پاڵ کارگە لێترا ئێمە لێرە لە تقریبا آخر ڕەشەمە ئەوەڵ ڕەشەمە یا ناڕاستمان ڕەشەمە ئاخرمان زۆسان دەستەکەین بە شەکردان دا حتا کە تێ بە ساڵ کەفتێکە بە ساڵ هەست دا برج ناڕازیەک ساڵ هەست دا آخر برجیەک یانە خاکە لێوە ئێمە شەکەراین بە هەنگەکان بە خاترێکە کڵاو منێتە سەر هەنگەکان لە ڕاستیەکەی واسە ئێمە کڵاوگەنین سەر هەنگەکان لە ئانەگا شەکەری پیاین شاهەنگەکە یان مەلەکەکە لە ماڵەوە ئەحساسەکە لە دەرو بەهار هاتێکە گوڵ و گوڵزار دەستی پێ کردێگا چون وەرزێک سەرمای تواو کردێگا ئەحساسەکە وەرزی دەست پێکە دەستەکە بە گەرادانان و بە تخمدانیان ناو سنۆقەکانە ناو شانەکانە هەنگەکە ئەچێ دەبان وەختارێ ئەمە چینە ناو دوای خاکە لێوە ئەچین ناو گوڵان لە فەسڵ گوڵانە گوڵشتە ها لە دەرەوە لە ئانە هەنگەکە گەیدە بیشترین سەتح خۆی یانە ئێمە تاتین مانگی گوڵداهیمان خستە بەرەوە بە هەنگە بۆ شەکردانە هەنگەکەت فعالیت باشترەکە لەوە لە شەکردان تواوێت و سری دەرمانگەل هەز ئەگەر لازم بێت بۆ سەرماخوردەگی یا بۆ شتگە لێتر ئەگەر لازم بێ ئەم پیان ئەگەر نا چۆن ئێرە سروشت هەورامان و ئەمانە ئەومەچی لازم نییە داوای دەرمان وە لە خۆ بەعد ساڵگە لازمەوە لەوە لە ئاچێتە ناو شروع بەچدەهی و بەچکەگردن یانە پورەدان فصل پورەدانی شاید مانگە 40 شەو بێت لە دوای ئەوە پورە تەواو بوو ئەچێتە ناو فەسڵ هەنگوێن لە فەسڵ هەنگوێنە ئیدر بە هیچ ئەنوان شەکەر ناوێ بدرێ بە هەنگ بعضی کەسگەل هەن سوێسواداکەن لە مۆقعەیەک دەفە شەکەری پیان وەلی هەنگوێنەکەیان باش نییە مردمیش باش پێ ئەزانێت لەوە لە برج 5 من لێرە خۆم بە برج 5 بەتبە تەوجرە بەمانە لە برج 5 بەرداشت هەنگوێن ئەنجامە هەنگەکان هەرچی هەنگوێنی تیا بێت دا ئەوجێک بتانم ڕێگە حلی بچۆن هەنگوێن تەبیعیە بەرداشت یەکەم پشتسەر ئەوە دانێ هەنگێ 3 کیلۆ 4 کیلۆ بە هەنگ کەفتێگا شەکەری پێ ئام کە بیکاتە هەنگوێن بۆ زۆسان خۆی دا ئەم بەهارەکەیترۆکە دەستەگەینەوە بە شەکردان ژنانی گوندنشین جگەلەوەی هاوشانی ئەندامانی خێزان لە ناو بێستان و باخەکاندا کار دەکەن لە ناو ماڵەکانیشدا بە پیشەی ترەوە سەرقاڵن ئەم خاتونە ماوەی 27 ساڵە خەیاتی دەکات هەر لە منداڵیەوە فێری ئەم پیشەیە بووە و هەتا ئێستا بەردەوامە لە گوندەکانی دراوسەیەوە سەردانی دەکەن هەموو جۆرەکانی جلی کوردی ژنان دەدورێت لە مانجی نەورۆزدا زۆر سەرقاڵە و جاری وا هەیە تا بەیانی کار دەکات. ساڵن خەیاتی مەکەر و کار کویج مەکەروین لێ باخی هەمکاری خانەوادگی کارەکە لێ باخی ئەنجامەیەمی کاریە خەیاتی چم بۆ ڕۆیەوی سراحەتمان بوو کار خەیاتێک ئەنجامەوە من جەدەواتە نەزار و بێنا بەزاری لێ ناگەسەر و کار و خەیاتی لا ئوستادیەوە قەومە ویچمان بێنە ئیتر مەقدارێ فرە بیان ئیتر چرخم ئەستە و دەکانە شروعم پەنە کرد ئەزدواجم کردی یانە بابێم چرخەکە شادان پەنە ئاوردمێتی چیگەچەنە شروعم کرد ئیتر کەمەکەمە شروعم کرد بێنە ئوستادێ نیمەکارە ئیتر وەڵێ خاستر نزانێنێ جە دۆڵاوە جە وەسێوە جە دەگا وێماننە جە مێراوە جە شارۆ مارانوە حتا ئاشنامان بینێ جەتارانە ناشناوە بینێ پەنم پارچە شاردن و جەتاران و گراسنم ئیتر خەڵک دۆر دەگا وچمان خەڵکی فرەقەشەنگ و مەحتەبەرێنی و منیش حازر میکلێشانە نانم
گوندی نزاز ڕوبەرێکی فراوانی زەوی کشت و کاڵی هەیە. زۆربەی دانیشتوانی ئەم گوندە لە ناو زەویەکاندا کار دەکەن و بژێوی ژیانیان پەیدا دەکەن، بۆیە یەکێکە لە گوندە بەرهەمهێنەرەکانی ناوچەی هەورامان.